إما أم سمينارا سبرت بربشي عفرين لميجو لكاتي كبابلين لتاريخي ديرين وهروها وتي عفرين تشيا ناوي عفرين تشيا هروها جرينجي أبوري عفرين بورو جاوي كردستان تشيبو هروها جيوبوليتيك بقشتي جرينجي جيوبوليتيك عفرين بو كرد وكردستان بو دوزوي قالي كرد تشيا إما لوريا زياتر شروع ذاك بلام لكاتي إداري ذاتي هات ماوەی 6 ساڵ توانی ڕۆڵێکی باش ببینێ ئیدارەی ذاتی ئەتوانێ ژیانەوەیەکی لە ڕووی ئابوووریەوە گەشەکردنێکی بکات و ڕەوشی خەڵک زۆر باش بوو هەروەها پەیوەندیان هەبوو لەگەڵ با بڵێن ڕێگەی ئابووری لەگەڵ ناوچەکانی دیکەی سووریا ئەتوانین شتی زۆر باش بکەن بەڵام لە دوای داگیرکردنی عفرین ئەتوانە بەڵام ڕەوشی ئێستای ئابووری خراپە ئەو زەیت و زەیتونی کە چێتە بوو تورکیا لەوێ چێ بوو ئەوروپا ئەمە وەکو کورد نیشان ناکەن ئەمە ناوچەی بە ئۆپۆزیسیۆنی سووری لە قەڵەمدناڵێن ناوچەی کوردیە یا عفرین سەر بە کوردستانە شتێکیوە یعنی کەواتە ئێستا ڕەوشی ئابووری لە عفرین لەژێر سەفرە يعني خەڵکی کورد سوود لێ وەرناگرێت تەنها بێگانە ئەوانەی کە هاتوونە